بەلای خوا ئەمڕۆ لۆقمە قازیتان پێشکەشەکەم بە شێوەیەکی زۆر ئاسان. لە پێش هەموو شتێکە ئاوەکە بەو کوپەی ئاردەکە داناوە 3 ڕوبعی کوپەکە بێت بە ملیمەکە 150 بۆ 160 ملیلیتر. ئەگەر باش ئاوا داینم ئەیبینن شتێک لە 150 کە زیاترە. بە حاڵش لە تێن بێ پێویست نییە. شەکر کەوچکێکی تێش خواردنی گەورە ئەوە کەوچکێکی ئاوا 30 غرام شەکرمانەوێت. بسم الله الرحمن الرحیم. خۆممانەوێت 10 غرام. خۆ ئەگەر غرامێک کەم و زیاشی هەبێ هیچ کێشەیەکمان نییە. ئەمە بە کەوچکی زەڵاتە با بڵین، کەوچکێکی پڕ خەمرە. بسم الله الرحمن الرحیم. ئەم سێ موادە تێکەڵەکەم. دوای جوان شەکرەکەمان تواندەوە لەگەڵ ئاو خەمرەکەی ئابەیە کۆیسی جانیان کرد. کوپێک و نیو ئاردمانەوێت بە غرامیشەکە 150 غرام بۆم نووسیون بۆی باش ببینن لێتان تێک نەچێت. بسم الله الرحمن الرحیم. ئەمە کوپ و نیوەک ئارد. ئەلێرایە مەجالێکین بۆی ئەو نیشاستە و نیشاستەکە 35 غرام نیشاستە. ئەیش عینی شت کەوچکێکی پڕی ئاوە چێش خواردن بێت. بسم الله الرحمن الرحیم. لەگەڵ دەبێ 8 بۆ 10 غرام بیکی پاودەرمانە ئیش کەوچکێکی زەڵاتە ببێت. بیکی پاودەر. بسم الله الرحمن الرحیم. ئەمە هەموو موادەکانە. ئاردەکەی کۆمپلێت دەبیمان تێ کرد. دەستی ناوێ مەکسەر و مەکینەی ناوێ هەر بۆ تێکەڵی هەڵەی جوان هەلە ببێکەوە. توانیت هەر یەک تۆز ئەوەنە بیکەیتە سەر دەستەکە بە ئەوەنەی بیکەی بە خەیارێکی بچووکەوە خۆیتیەکەی ساویرەکەمان ئامادەکەین. لەم کاتەیە من تۆزێ درەنگ ڤانیلاتی پێەکەم. یەک کیسە ڤانیلا تقریبا 8 غرامە. ئەی شەر بڵە کەوچێکی زەڵاتە. لە دوای کەوا جوان هەیرەکە و حەل کرد هیچ ئاردیار نەماوە. زەیت زەیتونم هەیە من یەک کەوچکی چێش خواردن زەیت زەیتونی پێوەکەم. ئەوە هەویرەکەیەتی. ئەمە هەموو موادەکان بوو کە پێویستمان پێ بۆم لۆقمە قازیە. ئێستەیتر لێرە ئەمە داپۆشین هەتا هەڵێت. شیلەکەشمان حازرە. کوپ و نیو شەکر بە کوپ و نیو ئاو 1 چارەک بۆ 10 دەقای کوڵێنین شیلەکە لەسەر ئاگرێکی هێواش. ئەمە نیو ساعت بەجێ هێڵین تا هەویرەکەمان هەڵێت. ئێستا دایپۆشم. بەڕێزان گەڕاینەوە لاتان. بسم الله الرحمن الرحیم. ماشاء الله. هەویرەکەمان جوان هەڵاتووە تقریبا 30 بۆ 35 دقەیە بەجێم هێشتووە. ئەم کیسەی بۆ بەکارێنن. ئەمە کیسەی حلویات و کرێم و سلەخ و مشتەکانە. ئێرای ئەبڕین. ئەکەین کوپێکەوانێ حازر. بەڵام پێش هەمووی ئەم هەوایی دەرەکەینەوە.
جوانە هەوایی دەرکەن. بەم شێوەیە چەندێک کاتە دەست وجا بەم شێوەیە ئەمە ئێستا حازرە بۆ ڕۆڵەکە. بسم الله الرحمن الرحیم. ڕۆڵەکەمان ئێستا سوور کردوتوانێ مەقەستێکی مەطبەخ بەکارێنین بۆی. بسم الله ناوی خوا. بەم شێوەیە وەجبەیەکێکینە ناو هەتاوە جوانە برژێ دەریهێنین ئاوا لەسەر وەرەقەیەکی مەطبەخ بەسڕێکی مەطبەخ. ئەمە شیلەکەیە حازر لە بەردەمانە. شیلەکەشمان لە قاپێکی قوڵا بۆ دانەوە. زەرێ ئاگامان لەوە بێ جوانمانێکی ئاوا نوقم بکەین بۆی تاو دەرنەچن. ئەو هێواش ژانە دەرەهێنین کە برژاوە جوان ئاوا جوان بە کەوژیرەکە هەمووی نوقم بکە بۆ یەک و یەک ببرژێن. ئەو کە لە ڕۆڵەکەوان دەرێنە یەک گەز لە شیلەکەی دانین بە چەپاڵێک زەندی و دیەکەین جوان هەموو شیلایی بێت. بەڕێزان هاتمەوانێ بە قاپێک لوقمەقازی جوانەوە. هیوادارم بەدڵتان بێ، هیوادارم سوودتان لێ وەرگرت بێ. تاوان من لەم لەحزایەتی پێوە ناکەم چونکە جارێ بەربانگ نەبووەتەوە، بەڵام ئەتوانی گوێزی هندی یان فستقی هاڕاو یا گوێزی کاکڵی بۆ بەکاربێنی. زۆر شتێکی خۆش و بەتامە، هیوام وایە سوودێکم پێگەیان دەبێتن. تکامە بێبەشم مەکەن لە لایک و کۆمنت و سبسکرایب. تا ڤیدیۆیەکی تر بەخواتان ئەسپێرم، خواتان لەگەڵ.